ئەمە وەکو گروپی خۆبەخشی هاوار هەوڵماندا کە ئەمجارە شتێکی جیاواز بکەین وەک ئەوەی کە ڕوو بکەینە ئەو شوێنانەی کە تۆزێک دوورە دەسن کەمتر پرۆژەکان ئەگات پێیان ئامانجمان لەم پرۆژەیە ئەتوانم بڵێم کەسێ ئامانجمان هەیە یەک ئاوردانەوە لەو شوێنانی کە دوورە دەسن دوو هەمیان بە کللتورکردنی کاری خۆبەخشیە بەڵام سێ هەمیان و کە لە هەمویان گرنگترە زیادکردنی ڕوبەری سەوزایی و ئاوەدانکردنەوەی ئەو شوێنانەیە کە بێتە هۆی شوێنێکی گەشتیاری یەکێکیش لەوانە ئێوە خۆتان نەزانن کە گوندەکانە باشترین شوێنی گەشتیاری ئەوەی کە ئێستا خەڵک زیاتر ڕووی تێئەکات گوندەکانە بۆیە ئێمە لەم پرۆژەیە هەستین بە ناشتنی 200 نەمام زائیدەن بژانەوەی سەرچاوە ئاویەکان وەکو چاکردنی ئەو چەم و کانیانی کە لە ناو گوندەکانە هەبوو ئەمە بەشی یەکەمی پرۆژەکەمانە بەشی دووەمیشی وەکو خۆتان نزانن ئێستا بەگشتی گۆی زێوی و هەرێمی کوردستانیش ئەتوانم بڵێم ڕووی لە گۆڕانێکی بارودۆخی کەش و هەوا کردووە کەمی ئاو کاریگەری هەیە کەمی ڕوبەری سەوزایی بە هەر هۆکارێک بێت یەکێ لە هۆکارە گرنگەکان زیادبوونی ڕێژی دانیشتوان و کەمی ڕوبەری سەوزایە زائیدەن ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر بڵێن ناوچە شاخاویەکان چ لەسەر سنوورەکانەوە بێت یا لەلایەنێکی پەیوەندیدار بێت چ بە ئەنقەز بێ یا بە ئەنقەز بەڵام ئێمە هەوڵ ئەدەین کە وەکو چالاکوان هەموەکو چالاکوان هەم وەکو کەسێک کە دانیشتووی شارەکەین و هەموەکو دڵسۆزێکیش بۆ ئەو خاکەی کە لەسەرین هەرچەند بتوانین ڕوبەری سەوزایی زیاد بکەین چ بە وشارکردنەوەی خەڵکی بێت یاخود بەوەی کە ئێمە دەستێکمان هەبێت لە ناشتنی هەر نەمامێک ئێمە گەر ساڵانە بەراوردکەین تۆ هەر ساڵی هەر نەمامێک بناژێ ڕوبەرێکی سەوزایی زیاترە بێت.